سڵاوتان لێبێ من ئەندازیار کاژاو بەخزار لە پرۆژەی قێوانستی زۆنی تازی پرۆژەکەمان لە حەوت باڵەخانە پێک هاتووە کە سەرجەم یەکەکانی 180 مەتر دووجایە و سەرجەم خزمەتگوزاریەکان بۆ دانیشتوانی پرۆژەکە دابین کراوە. تایبەتمەندی یەکەکانمان بریتیە لە ئەرزی لامینات و سەقفی کناف و پەنجەرەی عەزلی دەبڵجان و تەواوی باڵەخانەکان ڕۆپۆش کراوە بە موادی عەزلی منتەڵەمە بۆ بەرگریکردن لە گەرما و سەرما. تەواوی باڵەخانەکان سیستەمی بەرگریکردن لە بوومەلەرزەی تێدایە و لە تەواوی یەکەکاندا کەوانتەر و سپلیتی بە دیاری تێدایە.